سڵاوتان لێبێت بەیانیتان باش بەیانیتان جوان و پڕ لە خۆشی و شادی ڕۆژتان باش هیوادارم کە لە هەر شوێنێکن تەندروست و لەش ساغ بن و دڵەکانتان پڕ بێت لە خۆشی و شادی و کامەرانی ڕۆژێکی دیکەی ڕۆژ باشە و لە پرۆگرامی ڕۆژ باش منوستافی ڕۆژ باش لەگەڵ ئێوەی ئازیزین کاژمێر حوتی سەر لە بەیانیە بە کاتی هەولێری پایتەختی کوردستان و هیوادارین کە بتوانین لەم ماوەی کاتژمێرە ئەگەر زیاتر بێت کەمتر بێت ئەو بابەتانی کە بۆتانمان ئامادە کردووە بە تێر و تەسەل هەموویتان پێشکەشکەین بۆی کە زانیاری زیاترتان دەست بکەوێت لە بابەتەکان کە تەندروستی بن سەبارەت بە ڕێکارەکانی خۆپارێزی بن سەبارەت بەو هەواڵانە بن کە لە چەند ڕۆژی دیکە لە هەرێمی کوردستان ڕوئەدات وەکوکردنەوەی فڕۆکەخانەکان و چەند بڕیارێکی دیکە وەکو ئەمڕۆکە لیژنەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا کۆبوونەوەی هەیە بۆی کە بڕیاری نوێ دەرکەن بۆ هاتوچۆکردنی نێوان پارێزگاکان وە کۆمەڵە بابەتی دیکەی تر کە هەندێک بابەتی سۆفتیشمان هەیە لە شار و شاشکەکانی هەرێمی کوردستان جگە لەوەی کە تۆڕی پایامنەرەکانمان کە ئەویش بە هەمان شێوە لە ڕێی پرۆگرامی ڕۆژ باشەوە لەگەڵتان ئەبن بۆ ئەوەی کە زانیاریتان لە شار و شاشکەکان پێ بگەێنن. بەڵێ لیژنەی ڕوبەڕووبوونەوەی بەرگاری کۆرۆنا دوێنێ کۆبوونەوەی کردووە ئێمەش ئەمڕۆ زیاتر باسی لێوە ئەکەین و جگە لەوە ئەمانە ئەو بابەتانن کە ئەمڕۆ ئێمە سەرنجیان ئەخەینە سەر جگە لەوە میوانمان ئەبێت و چەند بابەتێکی دیکە وەکو هەمیشە بە کورتێک لە هەواڵەکان دەست پێکەین بۆی کە ئێوەی بینەر و بیسەری ڕۆژباشی کوردستان بسوات کە ئێستا بەدیار پرۆگرامی ئێمەوەن ئاگاداری هەواڵەکانی جیهان بەگشتی ناوچەکە و هەرێمی کوردستان بە تایبەتی. وەزیری ناوخۆ ڕایدەگەێنێت داسانکاری زیاتر بۆ هاتوچۆی نێوان هەولێر و سلێمانی دەکرێت. ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند ناکرێت ڕێگەکانی هاتوچۆ بە تەواوەتی بکرێنەوە و دەسەڵاتی تەواو دراوەتە پارێزگاکانی هەولێر و سلێمانی کار بە ڕێگەپێدانی ئەلکترۆنی بکەن و ئاسانکاری زیاتر بۆ هاوڵاتیان بکەن. ڕاشیگەاند فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی ئامادە نین بۆ دەستپێکردنەوەی گەشتە نێودەوڵەتیەکان و داوایان کردووە تا 1/8 کاروباری خۆیان ڕێک بخەن و ئامادەکاری بۆ دەستپێکردنەوەی گەشتەکانیان بکەن. وەزیری ناوخۆ جەختیشی کردەوە کە هاتوچۆی نێوان هەرێمی کوردستان و پارێزگاکانی دیکەی عێراق وەک خۆی دەمێنێتەوە و ئاڵوگۆڕی بازرگانی زیاتر دەکرێت بە تایبەت لە ڕووی پەلەوەر و کشت و کاڵیەوە. بە گوێرەی نوێترین بڕیاری دادگای باڵای تورکیا بەکارهێنانی ئاڵای کوردستان لە چالاکیەکاندا تاوان نییە و بانگەشەکردن نییە بۆ پەکەکە و کەجەکە. دادگای تێهەڵچوونەوەی ئەرزڕوم بڕیاری دادگای تاوانەکانی وانی پەسەند کرد کە بەکارهێنانی ئاڵای کوردستان لە چالاکیەکاندا تاوان نییە و بانگەشەکردن نییە بۆ پەکەکە. ئەو بڕیارە دوای ئەوە هات کە چالاکوانێکی کورد لەوان بە ئاڵای کوردستانەوە بەشداری لە چالاکیەکاندا کردووە و بە تۆمەتی بانگەشەکردن بۆ پەکەکە لە ساڵی 2016 سکاڵای لەسەر تۆمارکراوە و داوای زیندانیکردنی کرا. سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند ڕێگە نادەن لە خاکی وڵاتەکەیانەوە مەترسی بۆ ئێران دروست ببێت. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە میانی سەردانەکەی بۆ ئێران و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای ئەو وڵاتە ڕایگەاند پەیوەندیەکانی نێوان بەغدا و تاران پەیوەندیەکی مێژووی و قوڵە. ڕاشیگەاند هەرگیز ڕێگە نادەن لە عێراقەوە مەترسی بۆ سەرخاکی ئێران دروست بکرێت. کازمی جەختیشی کردەوە دەیانەوێت لەگەڵ ئێران بەسەر قەیرانی ئابووریدا سەرکەوت. ڕێبەری باڵای ئێران ڕای دەگەێنێت تۆڵەی کوشتنی قاسم سولەیمانی لە ئەمریکا دەکەنەوە. ئایەتوڵا عەلی خامنەئی لە میانی کۆبوونەوەی لەگەڵ مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق هەڕەشەی لە ئەمریکا کرد و ڕایگەاند ئێران هەرگیز قاسم سولەیمانی لەبیر ناکات و تۆڵەی کوشتنی دەکەنەوە. ڕاشیگەاند ئێران هەرگیز نیەتی دەسوەردانی لە خاروباری ناوخۆی عێراقی نییە و بەڵکو دەیەوێت ڕێز لە سەروەری خاکی وڵاتانی دراوسێ بکرێت. ئاماژەی بۆش کرد ئەمریکا عێراقێکی بەهێزی ناوێت و ڕێگە نادات سەقامگیر بێت.
و سەرۆکۆماری تورکیا دەڵێت هەڵبژاردننی پەرلەمانی سووریا جێگەی پێکەنینە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ڕاگەاند شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی سووریا جێگەی پێکەنینە و نەتەوە یەکگرتوەکان و ئەو وڵاتانی باسی دیموکراسی دەکەن لە بەرامبەر ئەو هەڵبژاردنە کۆمیدیە بێدەنگن. ئاماژەی بۆش کرد هەڵبژاردننی پەرلەمانی سووریا گزارش لە داواکاریەکانی گەل ناکات. سەرۆکۆماری تورکیا ڕاشیگەاند گەلی سووریا دۆست و دراوسەی دێرینی تورکیا و تا ئارامی لە وڵاتە دەستەبەر نەبێت ئەوان لە سووریا دەمێننەوە. ئەمیش کورتەیەک بوو لە هەواڵە جیهانیەکان و هەواڵە ناوخۆیەکان و چواردەوروبەرمان. زیاتر لە 20 ساڵە ئاوارەیەکی مووسڵ لە ئاکرێ دەژی و کاری فرۆشتنی قاوەی گەڕۆکەکات و لەو ڕێگەیەوە بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی دابینەکات. ئەو ئاوارەیەکە لە مووسڵ شێوازی قاوەی ئامادەکردن و قاوە ئامادەکردن فێر بۆ دەڵێ هەرچەندە قاوە کولتورێکی بیانیە، بەڵام دەیەوێت خەڵکی ئەم دەڤەرە واتە دەڤەری ئاکرێ بۆ دروستکردنی قاوە یا خواردنەوەی قاوە ئاشنا بکات و باشترین و بەتامترین قاوەیان پێشکەشەکات. با بزانین ئەم ئاوارەیە کە هاتووە بە چ شێوازێک ئەو قاوەیە پێشکەشەکات کە ئەوێت سەرنجی خەڵک ڕابکێشێت و قاوە خواردنەوە بۆیان بکات بە کولتورێک. زێدەی 20 ساڵایە کارێ ئەنوەری بە ئەوەیە گەڕوک دناوا کولان و بازارên ئاکرێدا فروتنا قەهوەیەیە. کارێک و ئەو لەسەر دەچێت دگەنجاتیا خوادا لە مووسڵەیە فێر بووی و نەها لە ناوا کولانên ئاکرێ وی درێژا پێدای ji بوو ku di navçeyê da vê qehwe firûşiyê bi keltorî biket. 30 سال از مشغولی دکم به قهوه فروشم و 20 سال از مصر فیر به مشغولی ذاتی ما في کردستان آکری و مشغولی بس از آکری دکم. قهوه نو باجه گرم يعني جتك مده جواله يعني جواله و قهوەیە کو ئەو ڕۆژانە بە vî ئاوایی دفرۆشیت بە شێواز و تامین خوڤە کو ئەگەر چیا بیانیانە لێوەکە تێدیتن کڕیارên باش divî bajarê da yên lê peyda bûyîn û bi germî têve xwarin. أبي قهوة نكام شد كاين قهوة كعربية وأجنبية طبعا تيتن بمتركة وتيت وأبشوا بزاش يعني أبشوا لا مصر فير بوين أبي قهوة دو نوعية قهوة تيدا طول وشيرين وطبعا مستمرش يا جرمة بلاتت كاين کو ئەگەر çe vî karî mandîbûnek diyar di navê de heye ji ber ku li ser pêyan û bi awayê gerok birêve diçît lêweke ku enweret de diyarkirin ew jiyana xwe pê birêvedbet û tucarî wî hizir destberdana wî de nekiriye. أبي شو لام كاين بس هيفوريا در كم چون گرم الدنيا ساعت 4 در كم متا شاشه هفته بخود گرم بس که خوب پیدا کم من عالی خوب چی خوب نخودان کم الحمدلله ما فکرناش شوی شده بیش شده که فکر روی ناف منات ما دابی يعني اشتغل جوانا شاوزه که باشه ناف باشه ده هبیت نفتشتا ev şêwazê qehwe firûşiya li ser pê û gerok ji ber wêyekê ku xwedana xwe û keltûrek cudayet navçeyê da lewra ji aliyê hejêkerên wê ve bibe xwarinek bi tam tê dîtin û dest vî zelamî da ya bûyî jê derek ji bo peydakirina debara jiyanê. Arî Hüseyin Kurdistan 24 Akrê. هەرچەند من قاوەخۆرێکی زۆر ئەوە نیم بڵێم لەی شارە زابم بەڵام ئەو قاوەی کە دروستێ کردو ئاوهای گێڕا و ئەم بینی کە خەڵک چەند بە لەزەتەوەی خوات میش ئەسا حەزمە کرد لێرە یەک کوپی قاوە هەوا بەسکە نییە. بەڵێ هەروەک کە لە ڕێی تۆڕی پامنێرانمانەوە دەچینە شار و شارچکەکان ئەمڕۆ لە سلێمانیەوە دەست پێکەین و لەگەڵ پامنێرمان هاوژین جەمالە بین کە
هاوژینمان لەگەڵا ڕۆژ باش هاوژین هیوادارم کە تەندروست و سەلامەت بی ئەو شوێنەی کە تۆی لێوەستاوی دیارەوە ئاشکرایەکە گۆشت فرۆشە ئەوە نشمان نەماوە بۆ جەژنی قوربان و ئێمە بە بەردەوام لە هەموو ڕۆژەکانی ئاسایی هەر ئێمە گۆشتە خۆین بەڵام بۆ جەژنەکان زۆر زیاتر و تایبەتر چکە خواردنەکانمان هەمووی گۆشتی تیا پێمان بڵێت کە نرخی گۆشت چۆنە بێت داوابەزێت بەرزە بێت کڕیار چۆن ئێستا پێشوازی لەو گۆشتە تازە و ئەوانە ئەکات و فەرم بەڵێ سڵاوتان لێبێت بەیانیتان باش لەگەڵ دەستپێکی ڕۆژێکی نوێ ڕۆژانە بەشێک لە دوکاندار و کاسبکاران بەیانیان زوو دوکانەکانیان دەکەنەوە خۆیان بۆ ڕۆژێکی نوێ ئامادە دەکەن و پێشوازی لە کڕیاران و هاوڵاتیان دەکەن یەکێک لەو شوێنانە کە لە کاتژمێ 5 یا 6 بەیانیەوە دەکرێتەوە دوکانی گۆشتفرۆشەکانە لە بازاڕی بەربەلەدیەکەی شاری سلێمانی کە شوێنێکی بەناوبانگ و هەروەها بەردەوام شوێنێکی قەرەباڵخیشەکە هاوڵاتیان بۆ کڕینی سەوزە و میوە و چەند پێداویستێکی تری ڕۆژانە و گۆشت و مریشک و چەند شتێکی دیکە سەردانیان دەکەن من بۆ ئەوەی بزانم گۆشت فرۆشەکان بەیانیان چۆن خۆیان ئامادە دەکەن وەکو پرسیاری تۆش دەکەم کە لە پێش جەژنی قوربان ئەوان چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ جەژنی قوربان چۆن خۆیان ئامادە دەکەن و نرخی گۆشت هیچ گۆڕانکارێکی بەسەردانات پێ دەچمە لای کاکیوە بەیانیت باش بێفەرمیت ئێرە سواس دەکەن لەش ساک بێ پێمان بڵێ ئێوە ڕۆژانە لە کاتژمێر چەندی بەیانی و دوکانەکەنەوە ئێمە بەیانیان لە سەعات 4 هەڵەسین هەتا گۆشتەکان حازرەکەن ئەمە گۆشتەکان حازرەکەن و کاوچەکان دانێن و ئێنە بەردوکانەکەن باشە دیاتی نەو شوێنانی کە گۆشت لە ئێوەکردن بەیانیان کێو شوێن کەبابچەکانمانە مەطعەممان هەیە شوێنەکانمان هەیە تا ئەوان حازرەکەن ئەوان بەڕێکەکەن دوایەوە گۆشتەکان حازرەکەن وە بەردوکان و بۆ مشتری زۆر باشە گۆشتەکە لەکوێوە دەهێنرێت ئەچێتە قەسابخانە ئێوە ئەچن بۆ ئەوێ ئەو شێواز و هێنانی گۆشتە بۆ دوکانەکانی ئێوە چۆنە لە ڕێی چیەوە دەبێت ئەمە هەش قەساب لە حاسی خۆیە چێ بۆ مایان حیوانی خۆی کڕێ ئەینەرێ بۆ قەسابخانە پێشەوەی سەر ببڕێ فەحسەکرێ بەسینێتی دوایش مۆرەکرێت و هەم لە هەرکەس ناوی خۆی لێدرێت و سەعات سێگاتەنەوە بازار و نقلی دوکانەکانی خۆیانەکرێت باشە ئەی هاوڵاتیان بە دەر لەو شوێنانی کە باست کرد کە بەیانیان گۆشتان لێکردن هاوڵاتیان سەعات چەند گۆشتەکڕن کاتژمێر چەنەوە سەردانتان دەکەن ئێستا وەکو جاران لەگەڵ جارانە فەرقی زۆرە جاران بەنسبەت لە سەعات 8:30 هاوڵاتیە گەشتە ناو بازار ئێستا بەهۆی نەخۆشێکی نەخوازراوە نەخۆشەی کرۆنایە بتوێنێتەوە بازارەکان لەگەڵ جارانە فەرقیە لەگەڵ دەوری سەعاتەیە دەبێت اینجا قێرانێکی ئابووری هەیە ئەنە ئەمانە تەسیرەکە لەسەر هاوڵاتیان چەند ڕۆژێکی کەمەوە بۆ جەژنی قوربانی وەکو گۆشت فرۆشەکان چۆن خۆتان ئامادە کردووە و ئێوە جیاوازی جەژنی قوربان و ڕەمەزان زۆر دەکەن وەکو گۆشت فرۆشەکانەوە جیاوازی چییە؟ خۆ ئامادەکردنەکەی ئێمە هەمان شتە لەگەڵ جەژنا بەس جەژنەکانی ڕەمەزان و قوربان فەرقی هەیە وەکو بتوێنێتەوە جەژنی ڕەمەزان لەگەڵ قوربانە فەرقەیە کابرا بتوێنە جەژنی ڕەمەزانە 3 کیلۆ کڕی بێ ئەم جەژنە کیلۆیەکە کڕێ لە بەرەوەی چاوی لە قوربانیە لە دوایەوە قوربانی بۆیێت ئەگەر ئەم نەخۆشە بێڵ ئەگەم نەخۆشێش تاسی لەگەڵ قوربانەکانی فەرقی زۆرە بازاری وەرە جەژنی قوربانە کسترە لە جەژنی ڕەمەزان قوربان لەگەڵ ڕەمەزانە زۆر فەرقیە جاران هەفتەیە کەمە لە ڕەمەزانە کابرا خۆی ئامادا کرد لە قوربانە جاریوە 2 ڕۆژێ مێنێ اینجا کابرا خۆی ئاماداگە ئەگەر چاوەڕی مەعاشکە و مەعاشیش بێت ئەگەر گۆشت بکەوێتە حاڵەتێکی زەروێت نییە بەس مەجبورە کاکیوە ئەو گۆشتانی کەوەی فرۆشتن گۆشتی چی و چین و دیارترینیان کامێک کە زۆرترین خواستی لەسرە ئێمە دووناو گۆشتمانەیە گۆشتی گوێرەکەمانەیە بەرخشمانەیە بەدە لەوەش قیمەشمانەیە بە زۆر کوتر ئەوەی کە خواستی لەسەر بێ زیاتر بۆ شتێ بەکار بێ گۆشتی بەرخە لەقی گوێرەکە فەرقیە گوێرەکە بەس تایبەتە بەس بە قیمە بۆ قیمە نەبێ بۆ شتێکە خۆش نییە نرخیان چۆنە نرخەکان 16,000 هەروەکو جارانیش لە خۆی نەگۆڕاوە تقریبانەوە 10 ساڵە بێ و سەرە مناسب ئەگەر و گۆشتی ناسک بێ نایسە گۆشتمانێ لە 10,000 تا 16,000 بەزای ئەو گۆشتە فەرقی هەیە مانگایە هەیە گۆشتی مەڕاوانە پیرە لەگەڵ بەرخە جیاوازە ئێوە مشتری تایبەتی خۆتان هەیە کە لە شوێنی دوورەوە بێ بۆ ئێرە بۆ گۆشتکڕی تاکێ لەسە مشتریمانەیە لەم دوکانە نەبێت لە دوکان نەبێ گۆشت ناکرێ مەجاریوا دلیڤەریمانە ئینەری بۆ ڕاپەڕیانی بۆ شوێنەکانی کرد شوێنی دوورمانێ هەر بەتایبەتی بۆێنێ ڕێ ناکەوێت لە شوێنێکە گۆشت ناکرێت ئەم دوکانە نەبێت کاکیوارم کاتەیە کە خۆش تاماژە پیانە خۆشێکی نەخوازراو هەیە ئێوە تا چەند پابندی ڕێنمایە تەندروستیەکانن و تا چەند لیژنە هاوبەشەکانی قایمێت ڕۆژانە سەردانی ئێوەکەن بۆ ئەوەی کە
هەندێک لە دوکاندارەکان پابندی ڕێنمای تەندروستیەکان نین ئێوە تا چەند وەکو خۆتان پابندی ڕێنمای تەندروستیەکان من دەبینم تۆ دەستکێش و دەمامەکەی کردووە کامە جێگەی دەستخۆشیە تا چەند دوکاندارەکانی دیکە پابند و تا چەند پێویستە پابند بن بزەبێ دیسە لەخوا بەزابێ یعنی هەموو دوکانەکان لە چاو دوو ماڵەمە بێ شایستە پابندی ڕێنمای تەندروستیەکان ئەنجام شەو ڕۆژ لیژنەی قایم خامێت لەسەر ناو بازارە بە تایبەتی ناو بازار یعنی لەژێر چاودێریە ئەمە فەرقی لەسەر جادە فەرقی لە کۆڵان لا کۆڵانەکان ئەگەڕێن جارێکە بێت لە ڕۆژێکە سێ چوارکە سەر لە بەلەکە بە شەو ڕۆژ کە بەڕادەکەشێتە ناو بازاری ژنێ لەسەرە هەمووی پابندی ڕێنمایەکانە لەخوا بەزابێ دەست خۆش کاگیوە زۆر سپاس لە کاتم گرتی وەکو باسم کرد دوکانی گۆشت فرۆشەکان لە کاتژمێر 5 بۆ 6 بەیانی دێن بۆ دوکانەکانیان و گۆشت بۆ بەشێک لە چێشتخانە و کەبابخانە و شوێنەکانی دیکە ئامادە دەکەن کاگیوا ژاماژەی پێدا هاوکات بەشێک لە هاوڵاتیانیش کاتێک کە دێن بۆ بازاڕکردن بەیانیان زوو سەردانی دوکانی گۆشت فرۆشەکان دەکەن و گۆشتیان لێ دەکەن. بەڵێ دەستەکانە خۆش بێ هاوژین زۆر سپاس بۆ تۆ کە لە سلێمانی و لەگەڵ مام و سپاس بۆ میوانەکە شێت. بەڵێ ڕۆژ بە ڕۆژ کەشوهەوا پلەکانی گەرمە ئاماژێ ئەومان بۆ ئەکەن کە جەو زۆر بەرەو گەرمی ڕات کەشوهەوای هەرێمی کوردستان زۆر زیاتر و زیاتر پلەکان گەرمە بێت و ئەگاتە لە چل تێ ئەپەڕێت و نزیکی 50 ئەبێت و بەم شێوەیە وامان لێ کات کە خەمی ئەوەمان بێت کە چۆن خۆمان فێنکەینەوە و بە بەردەوام چاومان لەسەر کەشوهەوای کوردستان بێ بۆی کە دەرچوونێکمان هەیەیان ئەگەر کارێکی تایبەتمان هەیە ئەوە بتوانین لەگەڵ خۆمانە ئاو ببین لەگەڵ خۆمانە بۆ جەرەوە یاخود بە شێوازێک بە تایبەتی بۆ خانمانیش کە کرێمی دژەخۆر بەکاربێنین بۆ پێستمان بۆی با بەیەکەوە بزانین ڕۆژی کەشوهەوا ئەمڕۆ چۆنە و بزانین ئەگەر دەرچوونمان هەیە چۆن مامەڵەکەی لەگەڵ ئەو کەشەیە. بەڵێ لە سلێمانی بوون کەمێ لەمەوبەر ئێستا دەچینە دهۆکو و دەچینە لای هاوکارمان ڕێژین ئەحمەد. ڕێژین سپێدە باش
و هیوادارم کە تەندروست و سەلامەت بی. ئەو شوێنێک کە تۆی لیت هۆڵی وەرزشیە، هۆڵە وەرزشەکان پێم وا بێت دەستەکەنەوە بەوەی کە یاریزانەکانیان بچنەوە نێوان هۆڵەکان و نازانیت بینی خۆت لەگەڵ وەرزشات چۆنە ئەومان بۆ باسکەیت و پێشمان بڵیت کە چیت ئامادەیە کە پرسیاری چیمان بۆکەی لەکوێ پرسیارمان بۆکەیت و بابەتەکەمان پێ بڵیت. بله دمتاجی باش بیتن سپیدا تب گل بیتن تباس لهنده که نافبین منو ورزش بیچه که نخوشش برکو هم دم نینه هم جی اگر تا زاروک دماغ دا هم پتوینا کت ورزش بکش چون که او دی ورزش خوب دکن اصلا هادنا بگمان یکیش پدوی جیانه ورزش و همو هکود بیشن ساخلمین جهانی باصل هندید که هندی مروی ضعیف بیتن پدوی هر ورزش بکن جبر ورزش بولش جوانیه بو گرینگیا بگمان جسم مروی جوان کتو چندین کارندی از پتر وان صحبتات کل کاپتن هواری بکم او بوم بحث کردن کاپتن خیراتی باصل ورزش سردم کرونا داب کن کرونا چند ورزش کارتکن لیکریه. که کرونا یان بینین یعنی پشتی افواز کرونا یادی کارتکن لیبو فتره که زیاده حال هات نگردن بس الحمدلله بگاوی خاصتا ملدهو که تقریبا نوش میشه موکرینو عالمی دست بد گتی دیدی بس هرشتی برای لنادیم. بحث این دکین ورزش دم اسپیده‌یادا چند گرنگه بود جسته مروی. بله ورزش اسپیده‌یادا گله که گرنگه خاصة سپیدازی جبر کو موقع درش مرفت مين تخوید و بخارن دم سپیدات دست بارز شد که توی دمی دا مثلا کربوهیدرات و پروتئین تلاشم رو ویدا گله که من دی دست به کی بارزشه دش دهنا سوجی مثلا خاصة بوان کسا اوید رجال دهنی سرلشی وازیده بس او کسان مثلا اما سکین گله وزنی وای لوازه مثلا وزنی و گله که کمه ام بجنه بشه مثلا پشتی خارناته مثلا پشتی فراوینی و بیتو بی بس بارابطری با همین کسا بو صحت و سپیدا بکنش بر کو رژان انسولین تلاشم رو ویدا سپیدا سیستم هورمون انسولین گله که اودید بیتن لواز بیتن دمتر ریاضه که باشد که تقریبا نیم ساعته که حتی ساعته که والجل هندي شي خارناك باش بخوي جارك ودي هرمون انسولين يدرس كاري خود كات يعني بشتي ورزش خارناك بشتي ورزش عن بجن لازم تب معيدك خالي و به وره داوه و خودن و ده رياضه كات بشتي انك خارناك او كاسين هنا هولن ورزش تاي بس بديان چ كاسن تمنينوان چندن خودل دفما رجال راستي گنجان گلکو کما بارابطر اون اوین سر حتی پیتوی نبن ناین آن مثلا اغلبه جی خوشوان کساویدین اویرجی بارابطر اون یعنی دکتره کی استشاره کردی و لازم تو ورزش بگی مثلا اجبار سکریه اجبار هر شک زیبزی راستی گنج بارابطر ایواریات نه حالت ورزشی کاپتن هواری گل ما آماده بود کاپتن جی داد یار کردن گودیاره جبهت وین جیان ورزش بگمان سپیدازی و بزکه که خالی پشتی به ورزش تهیه کردن بگمان تشتکالا بخوی و هم بو لجوانیا جسمته هم جی بو صحت و سخلمیاته. بله زور سپاس دکین که ام بیانی لگلمان بوید رژین به هیوای تندرستی کی باش بو تو بو همو او کسانی که لجهود درجینو هیوا او اخوازم که همیشه لش ساق و تندرستو دلخوش بن سپاس گیان. بله هر وقت بس ملوا کرد که لسرتای پروگرام منوتمان هوالک روزانه که زیادت باسی لوا اکرد اویش آماده کاری کنه و دست بکردنوی گشت آسمانی کن چون که دزانین لواتی که ویروسی کرونا به شیوهی که گشتی همو جهانی گرته و هرمی کردستانیش بیبش نبو او گشتکان لنیوان ولاتان لنیوان شارکان بە گشتی هەر هەمووی ڕاگیرە بەڵام ئێستا ئامادەکاری ئەکرێت بە تایبەتی لە فڕۆکەخانەکان ئامادەکاری بۆ دەستپێکردنەوەی گەشتە ئاسمانیەکان دەکەن کە پێشبینی دەکرێت کە لە چەند ڕۆژی داهاتوو بە ژمارەیەک ڕێنمایی و ڕێکاری نوێ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا گەشتەکان دەست پێ ئەەکەنەوە ئێمەش بۆ ئەم مەبەستە بۆی کە ئەوانەی بیریان لەوە کردوتەوە کە گەشتێک بکەن و بچنە دەرەوە بەڵام دەبێت بزانین گەشتەکە بۆ چ کەسانێکە چ کەسانێک دەگرێتەوە و زۆر ڕێنمایی لەو بوارەوە باسی لەوە کراوە کە ئێمەش 25 ڕێنمایی بۆ گەشتکردن لە ڕێگەی فڕۆکەخانەکانەوە
باس ئەکەین کە ئێمە چەندانەیەکیان دەخەینە ڕوو و دواتر لە تەوەرەکەشمان حتمما گوێمان لە ڕێنمایەکانی دیکەش ئەبێت کە لەگەڵ میوانمانەبین بەڵام من ئێستا چەندانەیەکیان ئەڵێم بۆ نمونە دەبێت گەشتیار تکتی گەشتکردن بە فڕۆکەی بە شێوەی ئۆنلاین دابین بکات. پێویستە ئەو کەسەی گەشت دەکات سێ کاتژمێر پێش گەشتکردنەکە لە فڕۆکەخانە بێت پێشتر وانە بوو بە کاتژمێرەگەچوی بەڵام ئێستا نابێت هیچ کەسێک لەگەڵ گەشتیار بچێتە ناو فڕۆکەخانە پێش ئەوەی کە گەشتیار بچێتە ناو فڕۆکەخانەکە و پشکنینی دیاریکردنی پلەی گەرمیشی بۆ ئەکرێت دەبێت گەشتیار لە کاتی گەشتکردن بە فڕۆکە دەمامەک ببەستێت پێویستە بەردەوام لە ناو فڕۆکەخانە دەستەکان بە دەرمانی دژە ڤایرۆس پاک بکەینەوە چکێمە دەست لە تەنەکان دەدەین خەڵکێک دێت و ئەڕوات بۆیە ئەبێ خۆمان بپارێزین. یەکێکی تر لە خاڵەکان ئەوەیە کاڵێن نابێت دووری نێوان گەشتیاران لە ناو فڕۆکەخانەکان لە مەترێک کەمتر بێت وا دەبێت گەشتیاران ڕەچاوی دووری نێوانیان لەگەڵ کارمەندانی فڕۆکەخانەکان بکەن. ئەمانە چەند خاڵێک بوون لەو کۆمەڵە خاڵە یا بڵین لەو 25 خاڵایی کە دانراوە کە دەبێت گەشتیار ڕەچاوی ئەو خاڵانە بکات و ئێمە زیاتر بۆی کە شارەزا بین لە ئامادەکاریەکان ئاگاداری ئەو ڕێنمایانە بین بە شێوەیەکی گشتی میوانداری زۆر میوانی بەڕێزمان کە بەڕێز بەیار باوەڕە جێگری سەرۆکی یەکێتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی و گەشتیاریە دەکەین بۆ ناو ئستۆدیۆ بەخێر هاتی و پرسیارەکانم ئاراستەی جەنابەت ئەەکەم طبعاً کاک بەیار پێش هەموو شتە بەخێر هاتی دووبارە بژیت بەیانی تۆ باشتر طبعاً ئێمە هەمومان لەسەر چاوەڕێ ئەوەین کە خۆمانمان داناوە نزیکەی 6 مانگێک ئەبێت بۆ هیچ شوێنە گەشتمان نەکردووە گەشتەکان وەستاون ئامادەکاریەکان چۆن ئەنجام دراوە و ئامادەکاریانە چین کە لە فڕۆکەخانەکان ئەنجام دراوە بۆ گەشتەکەم بڵێ وەکو جەنابی وەزیر ناو خۆ دوێنێ ئاماژەی پێکردکەوە تاوەکو یەکی هەشتا بێ فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی تا فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان ئامادەکاریەکان تەواو بکەن بۆی ئامادەی خۆیان پیشان بە هێڵە فڕۆکەوانیەکان بدەن بۆ دەستپێکردنەوەی دووبارە گەشتەکان لە فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان. بەڵێ بە دیاریکراوی کەی گەشتەکان دەست پێ ئەکات چون هەر لە هەر شوێنێک و هەواڵێکا بیستین بەڵام ئێستا ئەوەی کە جەناب تێڵەی ڕاستترین و دروستترینیانە لە کاتی ئێستادا هێڵی ئاسمانی عێراقی ئامادەی خۆی نیشانداوە بۆ دەستپێکردنی گەشتەکان گەشتی ناوخۆیی لە نێوان هەولێر و بەغدا و لە نێوان سلێمانی و بەغدا و هێڵی ئاسمانی تورکی ئامادەی خۆی نیشانداوە کە لە بەرواری یەکی هەشت دەتوانێت گەشت بکات بەرەو فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی لە چەند ڕۆژی داهاتوو کە وەزارەتی گواستنەوە گەیان و فڕۆکەخانەکان ڕێنمایی نوێ دەردەکەن و ئامادەکاری خۆیان نیشان دەدەن بێگومان هەموو هێڵە ئاسمانیانەی کە پێشتر کاریان کردووە ناتوانم بڵێم هەمویان بەڵام زۆربەیان دەگەڕێنەوە. بەڵێ کاک بەیار هەر سێکتەرێک لە کاتی کۆرۆناکە وەستا لە کار و کاری نەکرد دواتر بە سیستەمێکی تر دێتەوە ناوکار ئاسانکاری ئەکات یاخود مەرجنیە وەکو سەرەتا دەست پێ بکاتەوە گەشتەکانیش خشتەیەکیان هەبوو پێشتر زۆربەی وڵاتان لە ناو خشتەکەی هەبوون ئێستاش بە هەمان شێوە دەست پێ ئەکاتەوە هەموو وڵاتانی تایە بڵێ گەشتکردن یا پرۆسەی فڕۆکەوانی و گەشتیاری لە دوای پەتای کۆرۆنا زۆر زۆر جیاوازتر دەبێت لە پێش ئەم بارودۆخە بەداخەوە کە گەشتکردن تۆزێ قورس دەبێت هەم لەسەر گەشتیار هەم لەسەر هێڵە فڕۆکەوانیەکان لەبەر ئەوە گرنگترین شت ئەوەیە کە نرخی بلێتەکان نزیکەی 180 بۆ 40 پێشبینی دەکرێت گرانتر ببێت و هێڵە فڕۆکەوانیەکان مەسرەفێکی زۆر دەکەوێتە ئەستۆیان لە ناحیەی تاقیمکردنی فڕۆکەکان و لە ناحیەی ڕێکارە وەرگرتنی ڕێکارە تەندروستیەکان و وەدابەشکردنی ماسک بە بەردەوامی و زۆر بواری تر یعنی ئەمە ئەبێتە هۆکار کە تەنها چەند وڵاتێک لە خشتەی گەشتەکانە هەبن ئەم گرانی تکت و نەخێر بەڵام ینی نرخەکەی گرانە بێت کەواتە چەند وڵات ئێستا ئەگەر ئامادەکاریەکان تەواو بکرێت و دەست پێ بکات چەند وڵات لە خشتەی ئەو گەشتانان کە ئەتوانین گەشتیان بۆ بکەین
بێگومان تورکیا و ئێران پێشببینی دەکرێت کە لە وڵاتە یەکەمەکان بن کە لە هەرێمی کوردستانەوە بتوانێت بە فڕۆکە گەشتیان بۆ بکرێت و فڕۆکەخانەکانی ئەڵمانیا وەکو دۆسلدۆرف و کۆڵن و ئەمستردام کە لەلایەن کۆمپانیای ناوەخۆ جێبەجێ دەکرێت گەشتی بۆ دەکرێت چەند کۆمپانیایەکی بیانی وەکو هێڵی ئاسمانی فلای دووبەیە یان ئەوە هێڵی ئاسمانی قەتەریە ئەمانە بە زووترین کات دەکەونەوە ئیشکردن لە فڕۆکەخانەی هەولێر. بەڵێ کاک بیار ئێمە ئەمە بە نسبەت ئێمەوە کە ئێمە گەشتەکەین ئەو میکانیزمەی کە گەشتیاران سەردانی هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوان چ میکانیزمێک بێگومان ڕێکارەکان دیاری کراوە و لە چەند ڕۆژی داهاتوو زیاتریش بڵاو دەکرێتەوە ئەبێ 48 کاتژمێر PCR تستی کۆرۆنای هەبێت لە وڵاتی کە سەردانی هەرێمی کوردستان دەکات یاخود لە فڕۆکەخانەکان تستی کۆرۆنای بۆ بکرێت و ئەبێ ئەگەر پێویستی با ڤیزەی کوردستان بێت ئەبێ لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ و نشینگەوە ڤیزەی کوردستان وەربگرێت. پێشتر دووری نێوان کەسەکان لە فڕۆکەخانە وەکو ئێستا نەبوو بە دوای یەکە ئەوەستان زۆر مەسافێکی کەم لە بینیانە هەبوو. ئێستا ئەو دووریە چۆن ڕەچاو ئەکرێت؟ ئەم دووریە لە وەرگرتنی چەند ڕێکارێک لە ناو فڕۆکەخانەکان نەک لە عێراق لە هەموو جیهان بەڵکو لە ڕێگەی دانانی ساین لە هەموو شوێنەکانی ناو فڕۆکەخانە و لێدانی ستیکەر لە ئەرزی فڕۆکەخانەکان و ئەبێ هەموو هاوڵاتیانیش ڕەچاوی مەودای دووری بینیان بکەن کە سۆشیال دیستانسینگیان پێ دەڵێن بۆ سەلامەتی خۆیانە و ئەبێ زوو ماسک بگۆڕن دەستکێش بگۆڕن دەستیان تاقیم بکەن زۆر نزیک نەبنەوە یاخود لە بازارکردن لە ناو فڕۆکەخانەکان هەوڵ بدەن زیاتر لە ڕێگەی ئۆنلاین و ڤیزە کارت و ماستەر کارتەوە ئاڵوگۆڕ شت بکڕن بۆ ئەوەی پارە گۆڕینەوە ڕوونەدات لە بینی فرۆشیارەکە و لە بینی کڕیارەکە. باسی بازارکردنت کرد ئەو فرۆژگا و خواردنگە و ئەو شوێنانی کە بۆ شوێنی پشودانی ئەگەشتیارن هەتاکو ترانزیتی ئەبێت یان حاڵەتێکی دیکە چاوەڕێکات کەسێ بێ بەدوایە لەوێ چۆن ڕێکارەکان گیراوەتە بەر ڕێکارەکان هەروەکو بێگومان لە ژێر چاودێری من باسی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستانەکەم بێگومان لە ژێر چاودێری وەزارەتی تەندروستی و لە ژێر چاودێری کارگێڕی فڕۆکەخانەکان ئەبێت ئەو ڕێکارانەی کە لە ڕێستورانتەکان لە دەرەوەی فڕۆکەخانەوە وەرگیراوە بەڵکو تونتریش لە ناو فڕۆکەخانەکان وەردەچێت. بەڵێ باسی دووری نێوان گەشتیارانمان کرد بەڵام بۆ بینەران و بۆ ئێمەش ئەوە ڕوون ببێتەوە ئەگەر گەشتێکمان هەبوو چەندێک پێش ئەوە ئێمە ئەبێت ناو فڕۆکەخانە ئامادەبین جاران کاتژمێرە بۆ 2 کاتژمێر بەڵام ئێستا دووری هەبێت هەر هەنگاوەکانشمان حسابکەین بۆ هەر کامێکی چەند سانیەکە ئێستا لە هەموو دنیادا هێڵەکانی فڕۆکەوانی وە کۆمپانیا گەشتیاری فڕۆکەوانیەکان ئاماژە بەوەکەن کە بێگەشتیار 4 سەعات 3 بۆ 4 سەعات پێشتر لە فڕۆکەخانەکان بێت لەبەر ئەوە ڕێکارەکان جیاوازە و قورسترە لە جاران ئەوەی پشکنینی PCR کۆرۆنای پێنەبێت ئەبێت لە فڕۆکەخانەکان پشکنین بکات پلەی گەرمی وەربگیرێت ڕێکار زۆرە وەکو جەنابیشت ئاماژەت پێکرد ئەبێ مەودای دووری بینی کەسەکان لە کۆنتترۆلی پاسپۆرتە لە وەرگرتنی بۆردینگە لە شەحنکردنی جانتایە بەلایانی کەمەوە ئەبێ مترێکیان بین بێت واتە پرۆسەکە تاخیر ئەبێت ئەبێ گەشتیاران زۆر پش و درێژ بن. باسیەوەت کرد کە کاتێکە جانتاکانیان دانێن ئەو تیمانەی کە کاری گواستنەوەی جانتاکان ئەکەن دەبێت حتمما ڕێکارێکی تایبەت هەبێت بۆ ئەوان چونکە بەرکەوتێکی زۆریان لەگەڵ ئەو کەلوپەلەیە ئەبێت بۆ ئەوان چ کارێکتان کردووە بۆ ئەوان دەستەی فڕۆکەوانی مەدەنی عێراقی ڕێکاری توندی گرتوتە بەر و بێگومان فڕۆکەخانەکانیش ئەو کۆمپانیانە کۆمپانیای هاندلینگ و لاندینگن ئەوانە کاریان بەس جێبەجێکردنی فڕۆکەکەیە کە دادەبەزێت لە کاتی نیشتنەوەی وەکە گەشت دەکاتن بێگومان ئامادەکاری کراوە ئەبێت جانتای هەموو گەشتیارەکان بە مادەی تاقیم بڕشێندرێت و ئەبێ
ئەو ئالەتانەی کە جانتاکانی پێدەگوازنەوە ئەبێ بەردەوام تاقیم بکرێت لە 45 دقیقە جارێک بۆ ئەوەی کەمترین زیان بە هەم بە خۆیان و هەم بە گەشتیاران بگەینن. زۆر چاکە ئەو کەسێک کە PCRەکەیتان بۆ بێتەوەوە پۆزتیڤ بێت هەر لە ناو فڕۆکەخانەوە بۆ کەرەنتین ئەبرێت هەر لەوێ ئەو ڕێکارانە گیراوەتە بەر کەسەکە بۆ کەرەنتین ببرێت یاخود هەر گەشتیارە بێتەوە هەرە بێ بچە کەرەنتین بکات. تاوەکوی ئێستا پرۆسەکە ئاوایە هەر گەشتیارێک بێتەوە ئەگەر لە 48 کاتژمێر پشکنینی کۆرۆنای پێنەبوو لەوێ پشکنینی کۆرۆنای بۆ دەکرێت ئەوەی من بزانم ئەبێت ئادرێسی خۆی بەجێ بێڵێت تا پشکنینەکەی ئەنجامی پشکنینەکەی دەرەچێت اینجا دوایی قرارە درێت ئەگەر نێگەتیڤ بوو ئەوە لە ماڵی خۆی ئەمێنێتەوە بۆ 14 ڕۆژ ئەگەر خوانە خواستە پۆزتیڤ بوو ئەبێ سەردانی سنتەرەکانی ئینشاءڵڵا هەموو گەشتارەکان کە دێن نێگەتیڤن ئەوانش کە ڕۆن نێگەتیڤن. کاک بەیار هەماهەنگیتان لەگەڵ کام هێڵە ئاسمانیانەیە کردووە کە لەگەڵ فڕۆکەخانەی هەولێر لە بەردەوام لەم کاتی کە دەست پێکەن لە ئامادەکارەکان کامانن کە لە سەرەتاکانن کە هەماهەنگیتان لەگەڵ وەکو ئاماژەم پێکرد هێڵی ئاسمانی عێراقی گەشتە ناوخۆیەکان ئەکاتەوە بینی هەولێر و بەغدا پێشبینیەکرێت دوای ئەوە هەولێر و بەسرا و هەولێر نەجەف بکرێتەوە و هێڵی ئاسمانی فلای ئەربیل پێشبین دەکرێت بە زووترین کات گەشتەکانی بۆ وڵاتی ئەڵمانیا دەست پێ بکات و هێڵی ئاسمانی تورکیش لە 1/8 ئامادەی خۆی پیشانداوە کە گەشت دەست پێ بکات لە نێوان هەولێر و ئستەمبول. بەڵێ یەکێک لەو کار و پیشە و یا ئەو جومگانی کە لە ناو فڕۆکەخانەکانن کۆمپانیەکان بوون کە زەرمەندێکی زۆر بوون بەهۆی نەبوونی گەشتیارەوە هەبوو زەرێکی زۆری کرد هەیە مایە پوچ کراوە ئایا هیچ کۆمپانیایەک هەیە کە مایە پوچ ببێت؟ لە هەرێمی کوردستان ئێمە نزیکەی زیاتر لە 800 کۆمپانیای فڕۆکەوانی گەشتیاریمان هەیە زۆر بەداخەوە بەهۆی پەتای نگریسی کۆڕۆنا کۆمپانیەکان دەتوانم بڵێم 100یان زەرمەند بوون و بەداخەوە چەند کۆمپانیایەک لە هەرێمی کوردستان تووشی مایە پوچی بوو تووشی زیانی زۆر گەورە بوو و لە هەمووش ناخۆشتر ئەوە بوو کە کەسێکی زۆر لە کارەکانی دوورخراوە و ئاتا کۆمپانیەکان بەلایانی کەمەوە کە هەریەکەیان 5 کارمەند بۆ 10 کارمەند یان کۆمپانیا هەیە 30 کارمەند بەرەوسەری هەیە بەداخەوە ئەوە زیاتر لە 6 مانگە لە ماڵەکانیان دانیشتون و بێکارن. بەڵێ ئەگەر بە خەمڵێن ڕاوی بڵێ ئامارێکت لە بەردەست بێت چەندێک زەرەریان کردو چەندێک زیانیان کردووە بە چەند ملیۆن دۆلار بێجگەلەوەی کە زیانی مادیان هەبووە زیانی معنەویشیان هەبووە بەڵام زیانەکان گەلێک زۆرن ڕێژەکە بەرچاو زۆرە بەڵام دەتوانم بڵێم بەلایەنی کەمەوە بچووکترین کۆمپانیا لە $10,000 کەمتر زەرری نەکردووە. کاک بەیار لە ناو خودی فڕۆکەخانەکە بەگشتی چەند خولەکێک یا چەند کاتژمێر جارێک هەمووی دەرمان ڕژێن ئەکرێت؟ خۆی ڕێنمایەکانی دەستەی دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراقی لە ئاخر ئاگادارکردنەوە ئاماژەی بەوە کردووە کە 45 دقە جارێک هەموو شوێنەکانی فڕۆکەخانە تاقیم بکرێت و کە لە کاتی نیشتنەوەی هەر فڕۆکەیەکیان گەشتکردنی ئەبێ بە تەواوی تاقیم بکرێت ناوەوەی فڕۆکە و دەرەوەی شوێنی هەڵگرتنی جانتا و شوێنەکانی تریش. بەڵێ کاک بەیار من پرسیارێکی دیکەم نەماوە بەڵام جەنابەت ئەگەر هەر ڕێنمایەکت هەیە لێرەوە بۆ ئەو هاوڵاتیانی کە بەنیازن لە دوای ئامادەکارەکان گەشت بکەن کامێرە بۆ جانابەت. دا لە هاوڵاتیانی بەڕێز دەکەین کە پش و درێژ بن لەمەوە دوواکە گەشتەکان دەست پێ دەکاتەوە چونکە پرۆسەکان لە فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان تۆزێت تاخیرتر دەبێت و هیوادارین کە پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و فڕۆکەخانە بن بە ڕەچاوکردنی ماسک و دەستکێش و دەست تاقیمکردن. بەڵێ زۆر سپاسی میوانم بەیار باوەڕ جێگری سەرۆکی یەکێتی کۆمپانیەکانی فڕۆکەوانی و گەشتیاری دەکەم بەخێرهاتی بۆ ناو ستۆدیۆ ڕۆژباش و سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان. بەڵێ جێسیکا ئۆکس ئەو خانمە سەلماندی جگە لە مەحاڵ هیچ شتێکی تر مەحاڵ نییە و
ئەو خانمە بۆتە نمونەی کۆڵنەدان لە جیهان. ئەم خانمە لە ساڵی 1983 لە سیبیرا فیستای ویلایەتی ئەریزۆنای ئەمریکا لە دایک بووە. بە شێوەیەکی زگماکی هەر لە کاتی لە دایکبوونی هەردوو دەستەکانی نەبووە کە ئەمەش بە حاڵەتێکی دەگمەند ناوەبرێت، بەڵام قاچەکانی بۆ بەڕێکردنی ژیان و خوێندن و خولیاکانی بەکارهێناوە و کاری دەستەکانیشی پێ ئەنجامداوە. لە ساڵی 2005 لە زانکۆی ئەریزۆنا بڕوانامەی بە کالۆریۆسی لە دەروونزانیدا بەدەستهێناوە و دواتریش دەستی کردووە بە ڕاهێنان لە بواری فڕۆکەوانی لە ساڵی 2008 لەلایەن بەڕێوبەرایەتی فڕۆکەوانی ئێرکۆ بڕوانامەی پێبەخشراوە و گەشتی بۆ 20 وڵاتی جیهان کردووە. جێسیکای خاوەن پێداویستی تایبەت تەنیا بە قاچەکانی دەتوانێت فڕۆکە لێ بخڕێت. ئەمیش بابەتەکەمان لەسەر فڕۆکە و فڕۆکەوانی و گەشتەکان بوو. ئەمیش خانمێکی بەتوانە کە تواریوێتی ئەو دەستکەوتە بەدەست بێنێت کە پێکانی لە جاتی دەست بەکاربێنێت و وەک لە سەرەتا باسی لێکرا تەنها مەحاڵە گینا هیچ شتێکی تر مەحاڵ نییە و خانمان هەمیشە هەوڵی ئەوەیان داوە کە بە هەموو هێز و توانای خۆیان ئەوە بسەلمێنن کە بەهێزن دەتوانن هاوشانی پیاوان کار بکەن و لە هەموو ئەو شوێنانەی کە پیاوان دەست و پەنجەیان تێیدا دیارە خانمانش بە هەمان شێوە کار بەڕێ ئەکەن. دیسانەوە باسی خانمانە و لێرە کۆمەڵە خانمێکن، کۆمەڵە ژنێکن کە ئەمان جێپەنجیان یاخود بە شێوازێکی تر جێدەستی خۆیان لە ڕۆژهەڵاتی هندستان بە تایبەتی لە ئیمپاڵ ناوچەی مانیپور بەجێهێشتووە کە ناوچەیەکە چێژێکی جیاواز لە دیمەنی تێدایە کە دیمەنێکی تایبەتیان پێ ئەبەخشێت. ئەم دیمەنانەی کە بۆتانە گوازینەوە بە باسکردنی بازاڕێکە کە لە کیشوەری ئاسیا و لە هەموو جیهان یەکەم بازاڕە کە تەنیا و تەنیا لەلایەن ئافرەتانەوە بەڕێوە دەبرێت بە ناوی بازاری ئیما کیسل. ئیما واتە دایک، کیسلیش واتە بازار، واتە ئەم وشەیە یعنی بازاری دایک. ئەو بازاڕەیە کە لەلایەن ئافرەتانی مانیپورەوە تێیدا بازرگانی ئەنجامەدرێت و سەرنجڕاکێشترین بازاری جیهانە کە ئافرەتان تایدا باڵادەستترینن. با پێکەوە ببینین بزانین ئەم ئافرەتانە بۆ باڵادەستترینن و بۆچی ئەم بازاڕە ناوازەیە. یەکگرتووی و بەیەکەوە کارکردنی 4,000 ژن لە بازاری ئیماکیسیل لە کۆمەڵگای مانیپور لە هندستان نیشانەی باوەڕبوون بە یەکسانی ژنان و پیاوانە لە کارکردن. بەبێ جیاوازی لە نێوان کولتور و ئاین، ژنان دەتوانن لێرە کارەکانیان جێبەجێ بکەن. لەم بازاڕە هەموو جۆرە بەرهەمێک خراوەتە نمایش، وەک وتەیەکی باوی خۆمان کە دەڵێ لەسەری مار تا شیری چۆلەکە لێرە پەیدا دەبێت. خاتو ماری کۆمی پاڵەوانی جیهانی کە بۆ 5 جار بۆ تا براوەی خەڵاتی ئۆلۆمپیک یەکێکە لەم کۆمەڵە ئافرەتانەی کە لێرە کار دەکەن. ژنانی ئەم بازاڕە هەمان ژنانن کە لەلایەن ڕۆژنامەی تایمز ئۆف ئیندیان خەڵاتی بەشداری کۆمەڵایەتی تا هەمیشەییان پێبەخشرا کە چرای هۆشیاریان دژی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ و ئالوودەبوون بە ماددە هۆشبەرەکانیان داگیرسان لە ناو کۆمەڵگای مانیپوری. ئێرە تەنیا بازارێکی ئاسایی نییە کە ژنان بەڕێوەی دەبن. بەپێی راپۆرتێک کە لە ساڵی 2005 بنکەی لێکۆڵینەوەکانی ڕێکخراوی زانستی مانیپور ئەنجامی داوە دەڵێ ئەم بازاڕە جێگای ئاڵوگۆڕکردنی زانیاری و کردارە کۆمەڵایەتی و سیاسیەکانە کە چەند هەنگاوێک گەر بگەڕێنەوە بۆ ناومێژوو ئەو ڕاستیە دووپات دەکات کە لەم بازاڕەوە لە ناو ژنانی ئیماکیسیل ڕاپەڕینی ساڵی 1905 دژی وڵاتی بەریتانیا لە مانیپور ڕێکخرا. لە خۆڕان نییە کە دەڵێن ژنان بەدەستێک لانک دەژەنن و بەدەستێکیش جیهان. بەڵێ ژنان لە هەر شوێنێک بن ئەو شوێنە ڕنگ و شێوازێکی تایبەتری ئەبێت وەک لەوەی کە ژنان و پیاوان بەیەکەوە تێکەڵن. هەرچەند ئەو یەکسانیە بە بەردەوام هەبووە، بەڵام ئەم بازاڕەمان بینی کە ئەم ژنانە لەو بازاڕە چەندەها جێگەی شۆڕش و چەندەها جێگەی ئەوە بووە کە کاری سیاسیشیان پێ ئەنجامداوە.
بەڵێ باسمان لە سیاست کرد بابەتێکی ترمان ئامادەیە کە ئەم بابەتە پەیوەندیدارە بە جۆرێک بە ئەو ڕکابەتی کە لە نێوان دۆناڵد ترامپ و هەروەها جۆ بایدن هەیە بەڵام بە شێوازێکی هوەری کە هونەرمەندێکی ئیتاڵی بە ئامێری تراکتۆر لەناو یەکێک لە کێڵگا کشت و کاڵەکان وێنەی ڕوخساری جۆ بایدن کاندیدی دموکراتەکان بۆ پەستی سەرۆکی ئەمریکا دەکێشێت. وێنەکە لەسەر ڕووبەڕی 27,000 متر چوارگۆشە نەخشێنراوە. ئەو هونەرمەندە دە کاتژمێرکاری تێدا کردووە تا ئەم وێنەی دروست کردووە. ئەم جۆرە کارانە پێشتر بۆ سەرکردە و کەسایەتەکانی دیکەی جیهانیش ئەنجام دراوە بەڵام بەو ئەندازەیە و بەو ناوازەیە نا. با پێکەوە ببینین بزانین چۆن وێنەی جۆ بایدنی دروست کردووە. هونەرمەندێکی ئیتاڵی وێنەی ڕوخساری جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان بۆ پۆستی سەرۆکی ئەمریکا و ڕکابەری دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا دەنەخشێنێت. دەڵێت هونەرمەندان کاتە هەستیار و هەڵەکان بۆ کاری ناوازەی هوەری دەرخستنی تواناکانیان دەقۆزنەوە. لیانی هونەرمەند لە ناو کێڵگەیەکی کشتتوکاڵی ئیتالیا و لە کەشێکی ئارام بە ئامێری تراکتۆر بە کێڵانی ڕووبەری 27,000 متر چوارگۆشە لە شێوەی تابلوەیەک وێنەی ڕوخساری جۆ بایدنی نەخشاندووە. کاری ئەم هونەرمەندە کە دە کاتژمێری خەیاندووە بۆتە جێگەی سەرنجی جیهان و بە تایبەت دیموکراتەکان. ئارەزوو خولیای ئەم هونەرمەندە دەگەڕێتەوە بە وتەکانی باوکی کە پێی وایە بەشێک لە هەڵوێست و هەنگاوەکانی ئەم کەسایەتیە لەگەڵ وتەکانی باوکی یەک دەگرێتەوە کە وتوێتی باز بدە و بفرە. هونەرمەندە ئیتاڵیەکە ئەم پەیامەی لەسەر زەویەکەش نەخشاندووە. لە ساڵانی ڕابردوو ئەم جۆرە کارانە بۆ کەسایەتیەکانی دیکەی جیهان ئەنجام دراوە وەک پاپا فرانسیس، پاپای ڤاتیکان و باراک ئۆباما سەرۆکی پێشووی ئەمریکا. هەروەها لە سەدەی بەرەنگاربوونەوەی ڕەگەزپەرستی نێلسن ماندێلا کە کرێکارەکانی کارگەیەکی ئاسن وێنەی ئەو کەسایەتیان لەسەر ئاسنەکان نەخشاند. بەڵێ کەش و هەوای هەرێمی کوردستان بەرەبەرە بەرەو گەرمیەکی زۆرە چێت و دەزانین کە مانگی هەشتیش کەوا دێت یەکێکە لە گەرمترین مانگەکانی ساڵ و کاتێکە گەرمە بێت هەندێک گۆڕانکاری لەشی ئێمەیان ڕوو ئەدات بە تایبەتی ئەو هۆرمۆنانی کە پەیوەندیان هەیە بە ئاراقکردنەوە و ئێمەش ئێستا باس لە ئاراقکردنەوە ئەکەین کە ئاراقکردنەوە شتێکی ئاساییە بە تایبەتیکە لە گەرمایە ڕوو ئەدات. بەڵام کاتێک ڕادەی ئاراقکردنەوەکە دەگاتە ئەوەی کە کەسەکە هەست بە نائاسوودەیی بکات پێویستە بە پەلا چارەسەری بکات. چەند هۆکارێک هەن کەوا ئەکەن مرۆڤ ئاراق بکاتەوە لەوانە ئێستامش ئەو هۆکارانەتان بۆ ئەخەینە ڕوو کە فشاری دەرونی سترێس ئاراقکردنەوەی جەستەی مرۆڤ زیادەکە. هەر کاتێکیشکا کێشە لە غودەکان دروست ببێت ئاراقکردنەوەی جەستە زۆر زیاترەکات. کەمبوونەوەی شەکری خوێن وا ئەکات ڕێژەی ئاراقکردنەوەی جەستە زیاد بکە ئەمیش هۆکارێکی دیکە. و کاتێکە مرۆڤ تووشی ناڕەحەتی دەبێت ئارەقی نائاسایی دەکاتەوە. بەکارهێنانی بەشێک لە دەرمانەکان کاریگەری لەسەر زیادبوونی ئاراقکردنەوە هەیە و ناڕێکی سووڕی ماگانەی خانمانیش هۆکارێکی ترە کە بە شێوەیەکی ئاسایی ئاراقکردنەوە زیاد دەکات. و یەکێک لە خۆی سەرێکەکانی دیکەش قەڵەبی ڕێژەی چەوری لە جەستەدا کۆ دەکاتەوە کە دەبێتە هۆی زیادبوونی ئاراقکردنەوە. ئەمانە ئەو هۆکارانن کە ئاراقکردنەوە زیاد دەکەن و هەندێک جار بە تایبەتی لە هاوینانە وەک گوتم وەڕس ئەبین بەهۆی ئەوەی کە جاری وایە جلوبەرگێک لەبەر ئەکەیت حەز ناکەیت جلوبەرگەکە بە شێوازێک ئاراقکردنەوەکەوا بێت کە ئیزعاجت کات و هەندێک چارەسەری تایبەتیش هەیە بۆ ئەوانە بۆ شێوازە ئاراقکردنانی کە زۆرە بەڵام ئەگەر حاڵەتەکان لەم شێوازانە زیاتر تێپەڕی ئەواتوانی سەردانی پسپۆڕی تایبەت بە ئەوە بکەی بە هۆرمۆنەکان بۆی کە بزانی بۆچی ڕێژەی ئاراقکردنەوەکەت ئەوەندە زیادی کردووە. باسی تەندروستیە و دیسان و ناو بابەتێکی دیکەی تەندروستین ئەویش ئەمەیان باسی خواردنە کە ئەڤوکادۆ کۆرسترۆڵی زیان بەخش لە ناوەبات. پزیشکان و پسپۆڕانی بواری خۆراک ڕای ئەگەنن ئەڤۆکادۆ بە هیچ خواردنێک بەراورد ناکرێت و سوودەکانی لە هەژمار نایەن. ڕاشی دەگەنێت ئەڤۆکادۆ دەبێتە هۆی لە ناوبردننی کۆلسترۆلی زیان بەخش لە جستەی مرۆڤدا. دەشڵێن ئەڤۆکادۆ چەندین مادەی تەندروستی تێدایە کە
کە گرنگترینیان ترشە چەورە ناتێرەکانن. پسپۆڕانی بواری خۆراک دەڵێن ئەڤۆکادۆ بڕێکی زۆر مەگنیسیۆم و بڕێکی کەم سۆدیۆمی تێدایە کە سوودێکی زۆری بۆ دڵ هەیە. هەروەها مادەکانی ناو ئاڤۆکادۆ دژە هەستیارن بۆیە گەورە و بچووک بیخوات سوودی ئەتوانێت لێوەربگرێت. و ئێستا دەبینین کە لە زۆربەی ئەو شەلانێکە میوە و سەوزە و ئەو شتانەی لێیە ئاڤۆکادۆ دەبینین بە تایبەتی لەو مۆڵانەی کە ئەو خواردنە تایبەتانەی لێ دەتوانین ئاڤۆکادۆ ئامادە بکەین و لەم هەوا گەرمەیە لەم کەشە گەرمەیە بیخۆین. بەم شێوەیە هاتینا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباشی کوردستان 24. هیوادارین کە پرۆگرامی ئەمڕۆتان بەدڵ بوو بێت و سووتان لە ئەو بابەت و زانیاریانە وەرگرت بێت، هەروەها سووتان لە میوانەکەمان و لە تەوەری بەرنامەکەمان وەرگرت بێت و سپاسانەکەی کە تام ساتە وەختە لەگەڵمان بوون بە خواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ ماڵاوە.